خۆش بێت زۆر بەڵێ لەگەڵتان بەرداوامین بە هەمان شۆکە بینیتان لە ئەم بەشەی بەرنامەکەمان گەنجێکی خاوەن بەهرەی ژەنینمان لەگەڵدایە کاک ڕەزا دلێری کە لە سەردەشتی خۆشەویستەوە هاتووە ئێستا لە شاری سلێمانی نیشتەجێیە خۆی باسی ئەم با بڵێن ژیانە هوەری خۆیمان بۆ کات لە بواری ژەنین و هەروەها لەگەڵ بەڕێزی شاقسەیەکەکەین لەسەر با بڵێن ئەزمموی ژەنینی یان کارکردن لە بواری مۆسیقای سەرشەقام کاک ڕەزا زۆر بەخێربی دەست و پەنجەت خۆش بێ زۆر بەخێر خۆشی ئامرەکەت هەریشەڵا بەرداوامی هەبێت بەڵام پێمان بڵێ لە کێک و کەمان ئەژەنیت چۆن لە کێک و ڤایلۆن ئەژەنی من تقریبی ماوەی 8 ساڵە ئەمریکەمانم هەڵگرتووە چۆن فێری بووی؟ سەرەتا کە کەمانم هەڵگرت پارچە موزیکێکی دکتۆر دڵشاد سعید ئەوم گوێ لێ بوو بە نێوی مەلی ئیتر من عاشقی کەمان بووم بەڕاستی چۆن فێری بووی خۆت فێر بوو یا چوویتە لای مامۆستا؟ وەڵام بۆ دەورا پێشتر دوو کتێبم خوێند بوو ماوەیەک لە شاری خۆمان بەس مامۆستایەکی زۆر بەتوانای تیان نەبوو لەو شاری خۆمایت دەڕۆشتم بۆ مەهابات و بۆ بۆکان و لەو شوێنانە دەرسم دەخوێن دەچوم بۆ فێرگەی خصوصی ئیتر کە هاتم بۆ سلێمانی ماوەی 4 ساڵێک دابڕام من لە ئەکادمی کە هاتمەوە سلێمانی بە ئەکادمی دەستم پێ کردەوە ئێستا لە لای مامۆستاوەک و عەزیز دەرس دەخوێن زۆر باشە لە کێوە لێرەیت من تقریبا 4 ساڵ 5 ساڵە لە سلێمانیم زۆر موسیقای سەرشەقام دەستە خۆش بێخمانەوەش کەلتوریکی زۆر جیاوازە و زۆر جوانیش هەم یعنی لە وڵاتە پێشکەوتەکان میوزیشەنە بەناو بانکەکان لە سەرشەقام میوزیکە شەنن کە لەبەرەوەی کەیت لە هۆڵەکان یەنە دەرەوە هونەرمەند بەگشتی یا هونەرەکەی ئاشناکە بە خەڵک بە بینەرەکەی لێرە تۆش سەرشەقام هەڵبژاردووە لەکوێیت من نازانم بۆچی تۆم نەبینیوە لە چ شوێنێک ئەژەنی دووە چ کاتێکە هەڵبژاردووە من زۆرتر لە بەردەرکی سەرا کەمان دەژەنم لەوێ لە باغی گشتی هاوینان زۆر شەوانی هاوینان زۆرتر دەڕۆم بۆ پارکی ئازادی لەوێ خەڵک دەمناسن لەوێ دێن بۆ لام باش هەر بەردەوام بی ئەتوانی پارچێکی ترمان بۆ بژانیت بۆ یەکە ئێمە چێژێر بگین لە دەنگی خۆشی ڤایۆلۆنەکەت سپاس بۆتە جا کاک ڕەزا ئێستا مۆسیقی سەرشاقام جوانی خۆی هەیە لە لایەکیشەوە سەختی خۆی هەیە
پێمان بڵێ وەکو گەنجێک کە ئێستا تۆ لەم با بڵێن بوارە و مەجالەی مۆسیقایە چالاکیت یەکەم شت جوانیەکانی لە چیا ئەبینیت هەروەها کێشەکانی من کە لەسەر شەقام کەمان دەژەنم بەڕاستی خەڵک زۆر هاوکارمانە زۆر دەستخۆشیمان بۆ دەنێری بەتایبەت خەڵکی دەنگ خۆش بێ لەگەڵ تا گۆرانێک بڵێت هەیە بەس خۆم عەزم لێنێ لەگەڵ گۆرانی بێژ و شت ئیش بکەم نانا هەر لەسەر شقام کەسێک ڕێبوارێکی ئاسایی دەنگی خۆشە بۆ نمونە سەرکۆ لە شعلەیە باشە شعلەیەت ئەگەر بۆ نمونە بێبەلا تا بڕۆ بووە تاکو ئێستا کەسێک دەنگ خۆش بێ بێبەلا تا بوەستێت تۆ پارچێک بژەنیت گۆرانیەکە ئەو با بڵێن کەلامەکەی بڵێ گۆرانیەکەی بڵێ بەڵێ هەبووە زۆر کەس هاتووە مەسەرەن ئافرەتیش هاتووە پیاوی بە تەمەنیش هاتووە گۆرانی گوتو تەواوی خەڵک کۆبووەتەوە لێ بەڕاستی کاتەمە جوانیەکانێت کێشەکانی چییە؟ هیچ کێشەیەکم نییە لەخوا زیاد لەسەر شەقام واتە لای ئێمەش کوڕی خوا مۆسیقای سەرشەقام جێی خۆی کردووەتەوە وەڵا جێی خۆی کردوێتەوە لە سلێمانی بەس بەڕاستی شتێکی داوای ئەوە دەکەم من مەسەرەن لە سەر شەقام شوێنێکی جوانمان بۆ دابین کە ستێجێکمان بۆ دانن وەکو وڵاتەکانی تر مەسەرەن ستێجێکی چکۆلەمان بۆ دانن هەر لەسەر شەقام ئیشی خۆمان بکەین بەڵام هەندێک شوێنمان هەیە کە وەکو ستێجە سابۆن نەپاچی ئازادی ئەمە سەکۆی ئازادمان هەیە توانی تۆ لێ بەڵێ ئەگەر خۆت حەزکەیت لەوێ توانی شەوانە بە کاتە جیاوازەکان توانی میوزیک بشانی بەڵام پێم خۆش و باسی و کەلتورە بکەین تا چەند سلەیمانی بەوازانی کە ئەمە بێتە بەشێک لە کەلتورمان یعنی خەڵک ڕێزگرتنی خەڵک بەدەم هاتنەوەی خەڵک ئایا جیاوازی ئێرە لەگەڵ شوێنی خۆت شاری خۆت سەردەشت لەوێ ئەمە بووە بە کەلتور وەکو لێرە بێ بە کەلتور وەڵا ئەو کەلتورە لە ڕۆژەڵاتەوە هاتووە بەڕاستی لە سەردەشتەوە سەردەشت شارێکی چکۆلەیە بەڕاستی ئەوانەی لێ نییە مۆسیقای سەرشەقامەوە نییە لەوێ بەس بۆکان و مەهابات و ئەوانە هەمووی لێیەتی مۆسیقای سەرشەقام هەموو شارەکان گەڕاوم من ئەکسەری شارەکان گەڕاوم لە ڕۆژەڵاتیش و لێرەش چوون بۆ دەهۆک بۆ هەولێر بەس لە سلێمانی مامەتەوە ئەگەر شارێکی ترم بە دڵبالەوانەیە لە سلێمانی نەما بەمەوە بە سلێمانی لە هەمیان باشتر بووە زیاتر ڕێز و احترام ڕێز لە موسیقی دەگرن بەڕاستی سلێمانی قەدری دەزانن قەدری کارەکە ڕۆشنبیریە هەرکی هەموومانە ڕێز لەو بابەتە هونەریانە بگرین و هەمیشەش من هەستم کردووە کە لە نێو پارکەکانە لە نێو شەقامەکانە هەر کەسێ هونەرێکی جیازی کرد بێ میوزیک بێ شێوەکاری بێ دیواربند بێ هەر کەسێ فڵچەیەکی بەکارە نابێت دڵنیام لەوەی کە ڕێزێکی زۆر جوانی لێگرن تۆ خۆت لە ڕووی زۆر کاس ئەڵین لە وڵاتە ئەوروپیەکانی شەمە هەیە زۆر کەسێ ژیانی خۆی دابین کردو بۆ میوزیکەژەنێ بژێوی ژیانیشی پیاکە ئەتوانین لە ڕووی بژێوی ژیانیشەوە سوودمەند بی لێرە بەڵێ منیشەر ئەوە وەکو چۆن بڵێم وەکو ئیشی شەر بژێوی ژیانی خۆشم بۆ وەکو پیشەیەکە بۆ بەڕێزت وەکو ئیشێکە وەکو کارێک شغڵێکە ئەرێ وەڵا وەکو شغڵەکە جا کاک ڕەزا پێمان بڵێ کە ئەزانین دنیای مۆسیقی دنیاکی زۆر زۆر بەرفراوانە هێشتا هەر تۆ لە قۆناغی شاگردیەکەی دواتە هەر خەریکی فێر ئەبی هێشتا هەر فێرخوازی من ئێستا هەر خەریکم فێر دەبم بەڵێ ئەی سەرکەوتوو بێ لە ڕۆژهەڵات هەر پێڵەن شاگردی شاگرد باڵە واتە فێرخواز سوودت لە مامۆساکۆر گرتووە زۆر زۆر ێک مامۆساکۆی لێرە ڕێز و خۆشەی سیمانێت چەندین کەس و ئەو مناڵانەی کە زۆر لە سەرەتاوە دەستیان پێکروێ سامیان هونەرمەندی زۆر باشن من دڵخۆش بووم کاندیشانە بینمەوە بە دەر لە میوزیکەکە گۆرانی بۆی ماڵن لە ستۆدیۆ ئەو کچە جوانانەکان کە لێرن دەنجام باشە لە کۆتاییە پێمان خۆش ئەگەر پارچە میوزیکی کە ئامادە پێ پێشکەشمانێکێت بەسەرسا خۆش بێت پارچە موزیکێکی مامۆسا ئاباس کە من دیتان پێشکەش دەکەم هیوادار مەدڵتان بێت خۆش بێت
دەستت خۆش بێ زۆر سپاس زۆر دڵخۆش بووین کامڕۆ لە لای ئێمە میوان بووی بە هیوایەوەی کە بتانی کاری باشتر و باشتر بکەیت هوەرێکی زۆر جوانت هەیە و ئیشێکی زۆر جوانت هەیە جێگەی ڕێز و قەدرە گەنجێکی زۆر بە توانیت هیوای توانای باشتر و باشترمان پێ بەخشی زۆر بەخێر بێ زۆر خۆش بێ زۆر کاتێکی خۆش